ئەگەر گوزەرێک بە کوچە و کۆڵانەکانی شاری هەڵەبجەدا بکەیت دەیان شوێن و پاشماوەی سەردەمی کیمیابارانەکەی ساڵی 1970 بەدی دەکەیت کە هێشتا دەستی یاوەدانی پێ نەگەیشتووە. لە دوای 33 ساڵ لە مەرگە ساتی کیمیابارانکردنی هەڵەبجە تا ئێستا حکوومەتی کوردی نەیتوانیوە کاری جدی بۆ سڕینەوەی شوێنەوارەکانی و کارە ساتە بەسەردار و پەردووی ڕووخاوی شارەکەەوە بسڕێتەوە. بووین بە قوربانی بۆ ئەم حیزبانەوە ئەم دەسەڵاتێک ئێستا لەسەر حکومە، بەڵام ئێساوە ئەنجامەکەیتی کە جەناب باسێکیت شارێک وێرانەیە هەتا ئەم کاتیش قسەی لێکەین بۆ ئیتر وازانم ئەی بە هەڵەبجەی باسی ئاوادانکردنەوە لەم دەسەڵاتە بکە، چونکە بۆمان دەرکەوت ئەوەنێ لە بەرخانایە ئێمەیان کرد بە دەخیلێ بۆ خۆیان، ئێمەیان کرد بە هۆکارێ بۆ دەرکەوتنی خۆیان، ئێستش کە وەزعەکە بەو شێوازە ئەبینیت ئەوە باشکرا دیارەکەوە حکوومەتی هەرێم لەژێر فشاری دانیشتوانی هەڵەبجە و خەڵکی دڵسۆزی ئەم دڵسۆزانی ئەم شارە بەناو کراوە بە پارێزگا، بەڵام بەجددی نەیانتوان تا ئێستاکان گایان بۆ نەناوە، چونکە ئەگەر هەنگاوی بۆ بنێن بیکەن بە پارێزگا ئەترسن پارێزگاکاری کە پاشکۆ بخرێن. لە بەشێک لە کۆڵان و خانوەکانی هەڵەبجە پاشماوەی جەنگی ماوەتەوە. بە پێی زانیاریەکانی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە 7 بۆمبی نەتەقی و تا ئێستا لە شارەکەدا ماونەتەوە. خەڵکی هەڵەبجەش دەڵێن ساڵ لە دوای ساڵ بەرپرسانی حکوومەت بەڵێنی ناڕاست بە هەڵەبجە دەدەن و شارەکەش سیمای پارێزگا و پێشکەوتنی پێوە دیار نییە. بەداخەوە ئێستا سیمای شاری هەڵەبجە سەرڕای بڕیاری بە پارێزگا بوونی، ئەگەر دیقەتی ناوشار و ناو بازاڕەکەی بدەی سەردەمی عادی لە خانم و ساڵەکانی 50-60ەکان ئەتوانین بڵێ سیمای ئاوادانی و شارستانەتی زیاتر بوو لە هەندێک ڕۆ. هەندێک بەشی گۆشەی ئەم شارە بە نیو قەڕن لەمەوە پێش لە ئێستا شێوازی مەدەنیەت و شارستانی زیاتر بووە، لەبەرەوە پێویستە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە شیعارات خۆی بە دوور بگرێ. دوای تێپەڕبوونی 33 ساڵەوە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە لە دوای چەند ساڵێک بیر لەوە بکاتەوە کە کاتیەوە هاتووە هەڵەبجە ئاوادان بکرێتەوە، شیعارات و دەرکردنی بەیاننامە ئەوانە و خستنە کاری میدیاکان لە چەند ڕۆژێکی کەما بۆ یادی هەڵەبجە بەس نییە، پێویستە لە ڕووی عەمەلیەوە لە هەڵەبجە بکرێتەوە. لە دوای 33 ساڵ زامی دڵی هەڵەبجە ساڕێژ نەبووە و دەستی ئاوادانی بارتەقای تاوانەکە نەگەیشتووە بە شارەکە. 33 ساڵە بریندارانی کیمیایی و کەسوکاری شەهیدان داوای قەرەبوو و ساغڕێژکردنی برینەکانیان دەکەن. ئێستاشی لەگەڵدا بێت بەشێکی زۆری ماف و داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. خەڵکەکەی خۆزگە بە پێش ساڵی هێشتاوەش دەخوازن کە ئەو کات سیمای شارستانی و ڕۆشنبیری زیاتر بە هەڵەبجەوە دیار بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.